ئێستا تایبەت بە دۆخی توشبانی شێرپەنجە لە کەرکووک زیاتر گفتوگۆەکەین با بزانین لە کەرکووک ئامارەکان بە چ شێوەیەکەن. دکتۆر نیاز ئەحمەد بەڕێبەری سەنتەری چارەسەری شێرپەنجە لە کەرکووک و میوانی کوردستان 24 دکتۆرم کاتت باش، سپاس بۆ ئامادەبوونت. دکتۆر پێش هەموو شتێک ڕێژە ئەگەر بە ڕێژە یاخود بە داتا ئامارێکتان لەبەردەست بێت پێمان بڵێن لە کەرکووک بە ڕێژە چەندێک لە هاونیشتیمانیانی کەرکووک تووشی شێرپەنجە بوونە، ئەو ڕۆژەیە چۆنە لە چاو ساڵی پار بۆ ئەم ساڵ زۆرتر بووە یاخود چارەسەر وەرەگرن و باشتر بوو؟ ئێوارەتان باش، سڵاو لە بینێرانی کەی 24. ئەگەر بێت و باسی داتای شاری کەرکووک بکەین بۆ توشبوار بە نەخۆشی شێرپەنجە لە ساڵی 2025 سەرووی 1100 کەیسمان تۆمار کردووە. ئەمە بەراوتی کەین لەگەڵ 24 یەک تۆزێکەم بووەتەوە. لە نەخۆشیەکانی خوێن 1200 حاڵەتمان تۆمار کردووە. نەخۆشیەکانی خوێن جۆرا و جۆرە شێرپەنجەی تایە و غێری شێرپەنجەشی تایە. ئەگەر بێت و باسی شێرپەنجە بکەین لۆڕەقەکان سەرووی 1100 کەیسمان ئەمە ئەم داتایە کە لای خۆمان تۆمارمان کردووە. ئەو نەخۆشانە مەرج نییە هەموو خەڵکی شاری کەرکووک بن، دەوروپشتی شاری کەرکووکشی تایە، نەخۆشی تایە خەڵکی شارەکانی هەرێمی کوردستانە لە هەولێر دەستێمانی لەبەر نەبوونی دەرمان بۆ مەبەستێک یان بۆ کاتێک ڕۆیان کردووە لە شاری کەرکووک بۆ مەبەستی چارەسەرکردن. هەڵبەت شارەکانی ترش وەکو تکریت و شاری نەخۆشی خەڵکی دیالە ئەو ژمارانەمان زۆر لا بەرزە کە ڕویان کردو لە شاری کەرکووک. بەس وەکو تۆمارکردنی ژمارەکە سەرووی 1100 نەخۆش تۆمار کراوە لە شاری کەرکووک لە ساڵی 2024. باشە دکتۆر، وەکو چارەسەرکردن ئەو نەخۆشانی کە پێویستیان بە ئامێری تیشکە، ئایا لە ڕووی ئامێری تیشکەوە سنتەری چارەسەری شێرپەنجە لە کەرکووک ئەو ئامێرانی لەبەردەست هەیە یاخود سنتەرێک هەیە تایبەت بێت بە تیشک؟ ئەگەر هەیە ئەوە لە چ دۆخێکە ئامێرەکان پێشکەوتون و ئەگەر نییە هەوڵاتیان کە تووشی شێرپەنجە بوون ڕۆکەنە کوێ؟ بەڕاستی ئەمە پرسیارێکی زۆر گرنگە و زۆرش بەلامەوە گرنگە کە ئەم وەڵامی ئەم پرسیارە بدەمەوە. ئەوەی ڕوونە عیلاجی شێرپەنجە بە چەند قۆناغێکە ئەڕوا قۆناغی نەشتەگەری، قۆناغی عیلاجی کیمیاوی و بایۆلۆجی مەناعی. یەکێک لە قۆناغە گرنگەکان کە لە پێش زۆر جار لە پێش دوای کیمیاوی دێ یان پێش کیمیاوی دێ بەعزار ئەوە کە عیلاج بە تیشکە. عیلاج بە تیشک عیلاجێکە گرانبایە، زۆر جار لە ساڵانی ڕابردوو نەخۆش ڕوویە کرد لە وڵاتەکانی تر بۆ مەبەستی چارەسەرکردن. هەڵبەت خۆشبەختانە لە ساڵانی ڕابردوو زۆر شارەکانی عێراق سەنتەری چارەسەرکردن بە تیشک کرایەوە. هەولێر بوو، سلێمانی بوو، لە شارەکانی باکوور و باشووری عێراقش زۆر لەو سەنتەرانی کرایەوە. ئەگەر بێت و باسی کەرکووک بکەین، یەکێک لە پرۆژە حکوومیەکانی کە پرۆژەی وەزارەتی تەندروستی عێراقا سەنتەرێکی عیلاج بە تیشک ئەبێ بکرێتەوە. بینایەتەکە کە تەواو بووە، ئامێرەکانش کە ئامێرێکی زۆر قورسە، نرخی زۆر گەورەیە. هەڵبەت لەبەر چەند کێشەیەکی هۆکار چیە کە کراوەتەوە تاوەکو ئێستا بەکار نەهاتووە؟ یعنی پرۆژەکە ڕاستی تەواو بووە، بڵێم ئەتوانم 95 تەواو بووە. 5%ەکەی زۆر شتیەکی ڕەنگە تۆزێ با بڵێن کەم تەرخەمیتیا هەیە زیاتر لەوەی کەشت بابەتێکی تر بێت، ڕەنگە مەجاری و کارەبا و ئەو شتانە بێت. زۆر باشە دکتۆر، من چونکە کاتم لەگەڵ جەنابەت کەمە ئەمێ بزانم لە کەرکووک چ جۆرە شێرپەنجەیەک زیاتر تۆمار کراوە، ئەو جۆرە کام جۆرەیە؟ وەڵی لە کەرکووک و لە عێراق و لە هەموو جیهانە شێرپەنجەی بەمکی خانمان ڕقم یەکە لە توش بوون. ئەمە بە نسبەی ڕەگەزی مێوە، بە نسبەتی ڕەگەزی نێرەوە شێرپەنجەی پرۆستات و سیەکان ئەم دوو شێرپەنجە زیاتر باوە لە شێرپەنجەکان. ڕێژەی شێرپەنجە لە کەرکووک ئەگەر بە ڕێژە پێم بڵێ ڕێژەی شێرپەنجە لە چاو شارەکانی دیکەی عێراق ڕێژەی شێرپەنجە چەنە لە کەرکووک؟
ئێمە لە بیرمان نەچێ شاری کەرکووک شارێکە پیشەزازیەش هەڵبەت ئەو کارگانەی کە تیای کارەکەن و دووکەڵە کارەچێت ژنگەیەکە ئەگە بەراوتی کەین دەگەڵ شارەکانی هەرێمی کوردستان ژنگەیەکە تاکوستە ژنگێکی تەندروستیە ئەگەر بێت و نسبەتێکی کەمش ئەگەر بێت و زیاتر بین لەوان ئەوە وا کات ئەو شتە لە نۆرمەل بێت منش لە زۆر جار داوام کردووە لە حکوومەتی لۆکاڵی کەرکووک لە ساڵانی پێشوو لە ئێستەشا کە پلانێکە بێت بۆ پاکردنەوەی ژنگەی کەرکووک بۆ پاکردنەوەی ئاویش کەرکووک ئەمانە هۆکارێکی سەرەکیە لەسەر ئاستێکی درێژ بۆ توشبوون بە شێرپەنجە. بەڵێ سپاس دەکەین دکتۆر نیاز ئەحمەد بەڕێوەبەری سەنتەری چارەسەری شێرپەنجە لە کەرکووک میوانی کوردستان 24 بوو. سپاس بۆ ئامادەبوونت.